جژنە پیرۆزە لێ دەکەم لەگەلی کورد لەگەلی بستبانان دەگەر خانەوە دەکەم دارکانم هاتینە دەرێ دانیشتە سەمارماندارە کلیچە و بڕمە و چەرەزاتمان هینایە دەگەر مندارەکانمان هاتینە دەرێ ڕۆژێکی خۆش بەسەر دەبێت. ئێستا ئەو ڕووبارەی بێرەوەی هەموو جا وەختەی تا مانگەش پاش ئێستا ئاوی زۆر تێودا ئێستا هیچ ئاو لێ نییە و یعنی دەبووە مەسەرەن شارەوانی یا گەشت و گوزار بزێتان کەرە ئاویان دانەبان لە خەرکەی ئەوەی کە مەسەرەن دەستنوێژە ئەوەی کە لە خواردنەوەی ئەو پێویستیانە. ئەمڕۆ لە ڕۆژی هەینیدا لەگەڵ خۆم خێزانەکەم هاتوینێتە دەرەوە هەوڕۆکە ڕۆژێکی زۆر خۆشە یعنی لە هەموو ڕۆژەکان خۆشتر. ناوم پێیامە دایک و باوکم ناویان لە من ناوە پێیام لە ساڵی 2010دا کەناڵی پێیامدا مەزراوە لە ساڵی 2009دا من لە دایک بووم بەهۆی ئەم کەناڵە من ناویان لە من ناوە پێیام. طبعا ڕەمەزان بوو بەبوونەی جەژن و کەشوو هەواکی خۆش بوو ئەوڕۆ ئێمە شۆک ویسمان ڕوومان لە بێرەوان کردو ناوچەی ڕەوانزز ناوچەکی خۆشە شاخاویە کەشەکی ئارامە لەخوا بە زیاد بێ. پیرۆزبایی نەورۆز و جەژنی ڕەمەزان لەیەوەی بەڕێز و تەواوی خەڵکی کوردستان پیرۆز بی. ئەو ساڵ طبعا بێبارانی بوو هەم ڕەمەزانیش بوو نەماتوانیدەوە کاتی پێویست بین کەشۆهایەکەشنا لەبار بوو باران نەبوون هەم ڕەمەزانیش بوو لەبەر هەندێک نەماتوانی ساڵانی پێشتر سپاران پار و پێرار و ئەوانە زووتر داهاتین جەوەکەش خۆش بوو جەوەکەش بارانی بوو. بەڕاستی شوێنێکی خۆشە گەشتیارێکی خۆشە هیوادارم هەموو ساڵێک ئەوها بەخۆشی بکرێ بێبارانەی بوو ئەو سەر بەڵام چ بکەینەوە شکاری خوایە لە سۆران ڕاهاتوینە لەگە خزم و دۆست و برادەرەکان ڕاهاتینە هیوادارم ژینکەش بپارێزین ژینگە ئەساسە ئەری وەڵی شیوی خۆشمان هینابوو لەخوای بە زیادبی بریانی دۆڵمە ئەو شتەمان هینابوو. من لە وڵات سویدەوە هاتوومەوە بەخۆم بەخێزانم ئیدی کە دەبین من هەموو ساڵان جێمەوە بەڕاستی لە ئەم لەم کاتانە لە جەژنی نەورۆز جەژنی ڕەمەزان شێدەمەوە بەس ئەم ساڵە با بڵێن کە هاتمەوە هەمووی بەیەکەوە بوو تر کە دێمەوەش بەڕاستی زۆر دڵخۆشم ئەمن و ئاسایشێکی بەرقەراری باشە بەس ئەوەی کە نیگەرانە خەڵک نیگەرانی کردووە ئەو بموچەیە وەیوادارن کە ئەو نهامەتیش نەمینێ. والله ئەو ساڵ بە ناشکری ناڵێ موشکە ساڵی بوو بەس ئەلحەمدولیلا ئەو بارانە باری لەگە ئەو بارانە باری جەوەکە خۆش بوو گژوجیا بژایەوە بەڕاستی و لەگە ئەو بارانی زۆر جەوەکە خۆش بوو هەنی جێژنەکە بووە دوو جێژن.